والله برزان هەر سەبارەت بە ئاگربەستی نێوان حەماس و ئیسرائیل کە خۆ درێژ دەکرێتەوە یاننا و هەڕەشەکانی ئیسرائیلیش لەوەی کە دوای ئاگربەست هێرشەکانیان دەست پێکەنەوە میوانێکمان لەگەڵدایە زۆر بەڕێز ئیسماعیل مسلمانی شارەزای سیاسی لە قودسەوە لەگەڵماندایە. بەڕێز مسلمانی ئەم کاتتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ئەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. ئەمڕۆ کۆتاڕۆژی ئاگربەستە کاتیەکەی نێوان حەماس و ئیسرائیلە. هەردوو لاش دەڵێن ئەگەر هاتوو هەردوو لە زیندانیان یاخود ئەوانی کە لە لای حەماسە ئازاد بکرێن ئامادەن کە ئەم ئاسایشەی ئێستا هەیە ئەم ئاگربەستە درێژ بکەنەوە. پێ دوایە درێژ دەکرێتەوە؟ مساء الخير لك بەڵێ ئێوارەی جەناب تو ئێوارەی بینەرانیشتان باش. بەڵێ ئەمە ڕاستە لە ماوەی 4 ڕۆژە ئیسرائیل و حکوومەتی ئیسرائیلی ئەویان ڕاگەیاندووە کە هەرچەندە بزوتنەوەی حەماس بەرەو پێشەوە بچێت مقاومەی فەڵەستینی بەردەوام بێت لە ئازادکردنی دی لە ئیسرائیلیە کان ئێمەش بە هەمان شێوە ئامادەین بۆ ئەوەی ئاگربەست درێژ بکەینەوە. ئەمڕۆژ حکوومەتی ئیسرائیلی ئەمەی پشتڕاست کردوێتەوە گوتیانە کە ئێمە چاوەڕێی وەڵامی مقاومەی حەماسین چکە بانگەشەیەکیە لە نێوان دوو کەوانەدا کە خەڵکێکی سڤیل هەیە لەلایەن حەماسەوە بە دیلگیراون حەماسیش وەڵامی ئەم بابەتەی داوەتەوە و چاوەڕێن حەماس وەڵام بدەنەوە چونکە بەیانی ڕێکەوتنەکە کۆتایی پێدێت. بەڵام هەموو ئاواژەکان ئەوەمان پێ دەڵێن کە ئاگربەستەکە درێژ دەکرێتەوە لەبەر چەند هۆکارێک گرنگترینیان پەیوەندی بەو ئاگربەستەوە هەیە بە شتروشتیەوە ئاگربەستەوە هەیە کە ئێستا کراوە لەوە هەردوو لە حەماس بەشێک لەو دیلانەی کە هەیە دیلی سڤیلن لەلایەن ئەوانەوە دەست بەسەر کراون و مقاومەی فەڵەستینی بۆ خۆی ئەمەی ڕاگەیاندووە. واروەها پێم وایە بارودۆخەکە بەرەوە ئاراستەیە دەسێت کە ئاراستەکە ئەوەیە کە ئاگربەستەکە درێژ بکرێتەوە. ڕاستە ئیسرائیل لە چەند لایەنێکدا سەرپێچی ئەم بابەتەی کردووە بەڵام قەتر و مسر دەستیان لەم بابەتە وەردا و توانیان کێشەکە چارەسەر بکەن. باش بەڕێز مسلمانی بەڵام ناتانیاهۆ ڕایگەیان دەڵێ ئەم ئاگربەستە تا هەتایە درێژ نابێتەوە. ئێمە تا لە ناوبردننی یەکجارێکی حەماس ڕناوەستین ئاگربەست ئەگەر درێژیش بکرێتەوە هێرشەکانمان دەست پێ دەکا. لەسەر ئەم مەسەلەیە دەڵێ چی؟ لەسەر مێزی حکوومەتی ئیسرائیلی هێشتا هەڕەشەکردن بەردەوامەوە تا لە ناوبردننی حەماس هێشتا ئامانجی سەرەکی حکوومەتی ئیسرائیل لە دواتریش دەیانەوێت تەواوی دیلەکان بگەڕێنەوە کە لەلایەن حەماسەوە دەستگیر کراونچکە بەشێک لەو دیلانەی کە هەند سەربازی فەڵەستینین و بەشێکیان پلەی بەرزیان هەیە لە نێوسوپای ئیسرائیلی وەروە دامەزراوە ئەمنیەکانی ئیسرائیل. حەماس داوای ئەوەی کردووە کە گۆڕینەوەیەکی تەواو هەبێت نزیکەی 7,000 دیلی فەڵەستینی هەن ساڵانێکی زۆرە لە زیندانەکانی ئیسرائیلن. حەماس داوای ئەو 7,000 کەسە دەکات لە بەرامبەر ئەو دیلانەی لای ئەو و دەیانەوێت گۆڕینەوەیەکە بەم شێوەیە بێت نزیکەی 200 کەس یاخود ئێستا لەگەڵ ئەو گۆڕینەوەی ژمارەکە کەمتریش بێتەوە دەیەوێت کە گۆڕینەوەکە بەم شێوە بێت. ئەمەش پێویستی بە کۆدەنگێکی تەواوە لە نێوان دامەزراوە ئەمنیەکانی ئیسرائیل هێشتا دروشمی لە نێوبردنی حەماس بەرز و لە نێوبردنی حەماس بەرز دەکاتەوە. هەروەها دەوێت حەماس بە تەواوی لە ناو ببات و دەشێت ئێمە نامانەوێت غەزە بەڕێوە بین. بەڵام ئەو ئێستا رازی بووە کە لەژێر فشاری نێتەوەی خۆیاندا و لەژێر فشاری خانەوادەی دیلەکان بۆ ئەوەی بارودۆخەکە هێور بکرێتەوە بێننێ و ئاگربەستەوە بینیشمان کە بەتی گۆڕینەوە کە لە یەکەم ڕۆژ و دووەم و سێمدا ڕوویدا پێشوازیەکی باشی لێکراوە لەلایەن ئیسرائیلەکان و داوا دەکەن کە بەردەوام بێت ئیسرائیل بە پەسەندکردنی ئاگربەست تاکو بابەتی دیلەکان کۆتایی پێدێت. بابەتی دیلەکانیش پێویستی بە پاکتاوکردنێکی تەواوە بۆ پێویستە زیندانەکان ئیسرائیل دابخرێن و تەواوی دیلە فەڵەستینەکان ئازاد بکرێن و ئیسرائیل رازی بێت بەوەی کە تەواوی فەڵەستینەکان ئازاد بکەن. ئەوانەی ساڵانێکی دوور و درێژە و لە زیندانەکان ئیسرائیلن. باشە بەڕێز مسلمانی پێ دوایە ینی دوای شەڕ ئەگەر شەڕەکە ڕاوەستە با هەموو ئەگەرەکان لەبەر چاو بگرین دوجار
فتح دەست بە سەر غەزەدا دەگرێ و غەزەش ئەوان دەیبەن بەڕێوە یاخود لەلایەن ئیسرائیلەوە دوجار دەبرێ بەڕێوە. بەر لە هەموو شتێک مقاومەی فەڵەستینی یاخود سەرکردایەتی سیاسی فەڵەستین بە شێوەیەکی ڕوون گوتویانە وەڵامی تەواوی پێشنیازەکانیان داوەتەوە کە ئامادەنین چارەسەرێکی بەشبەشێنەی پێشکەش یاخود پەسەند بکەن بە هەمان شێوە دەسەڵاتی سیاسی لە ڕامەڵا بە شێوەیەکی ڕوون گوتویانە کە قودس و غەزە و کەناری خۆرئاوا یەک لاشێ و یەک پارچەیە پێویستە دەوڵەتی فەڵەستینی دروست بکرێت جگە لەمە هیچ چارەسەرێکی دیکە قبول نییە هەوڵ هەیە لەلایەن وڵاتانی خۆرئاوایی لە سەروی هەمووشیانەوە ئیدارەی ئەمریکا کە ئێستا داوا لە ئیسرائیل دەکەن بەوەی کە بگەڕێتەوە بۆ سنووری ساڵی 1968 و ئەوەی کە پێشتر ڕێکەوتنی لەسەر کراوە مقاومەی فەڵەستینی هیچ چارەسەرێک جگە لەم چارەسەرە قبول ناکات بە هیچ شێوەیەک نەک ئەمانگەلی فەڵەستینیش چارەسەرەکانی دیکە قبول ناکەن ئەمە هەڵوێستێکی ڕوون و ئاشکرا ئێستا هەوڵە نێودەوڵەتەکان بەو ئاراستەیەن کە بابەتەکە لە ڕووی سیاسیەوە چارەسەر بکرێت نەک لە ڕووی سەربازیەوە ئێستا ئەمە پەیوەندی بە شێوازی قبولکردنی ئیسرائیل حکوومەتی ئیسرائیلەوە هەیە بۆ ئەم بابەتە چونکە هەموو کەسێک دەزانێت ماوەی 10 ساڵ حکوومەتی ئیسرائیل بەردەوامە لە گرتنەبەری ڕێکاری توند لە بەرامبەر نیشتەجێکردنی زووەکان و هەروەها لە بەرامبەر خەڵکی دەوروبەری مزگەوتی ئەقسا ئامەش لەلایەن خۆی پێویستی بە گۆڕانی حکوومەتی ئیسرائیلی هەیە لە نێوخۆیدا مەواتای ئەوەیە کە ئیدارەی ئەمریکا ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی کە بۆ شتەکان لە ئیسرائیل بگۆڕێن و کەسێکی دیکە دەسەڵات بگرێتە ژکام حکوومەتە سیاسەتەکانی هەڵن. باشە بەڕێز مسلمانی ئێستا کە زیاتر لە نیوەی غەزە وێران بووە بە هەزاران کەس کوژراون پێ دوایە ئەم شەڕەی کە حەماس هەڵی گرسان دژی ئیسرائیل مەسەلەی فەلەستینی بردۆتە پێشەوە یاخود گەڕاندوویەتەوە بۆ دواوە. بەڵێ بەڕێز مسلمانی و پێم وابێ کە بەڵێ سروشتی هەڵوێستەکان بەم شێوەیە بەردەوام بووە لە سەرەتا ئێم بابەتەوە ئیسرائیل ئەو دروشمە بەرز دەکاتەوە کە ئێمە بەردەوام دەبین لە شەڕوەتە ئیسرائیل شەڕی نەوەستاندووە بۆ ئەوەی شەڕ بوەستێنێت پێویستە دیمەنی سیاسی ناتانیاهو کۆتایی پێبێت منیش پێم وانە ناتانیاهو لەم بارودۆخە هەنووکەیە ئێستادا دەستبەرداری حکومداری ئیسرائیل بێت نەک تەنیا ناتانیاهو تەنانەت ئەو هەم پەیمانێتی لەناو حکوومەتی ئیسرائیلیش پێم وانە تەواوی پارتەکانی دیکەش دەستبەرداری ئەم شتە بن ئەمانە کە هاتوون حکم بکەن لە ئیسرائیل پێش 7 ئۆکتۆبەر بابەتی یاسادانان و خۆپیشاندان لە نێو ئیسرائیلدا هەبوو هەروەها کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمەشی قبول نەبوو. بەڵێ زۆر باشە زۆر بەڕێز ئیسماعیل مسلمانی شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە قودسەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بەوە بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش.